خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ ئەم شەو لەگەڵ هاوکارانە ماچوونەتە شاری وەزیران شاری دێرین کۆنترین قەزای عێراق. ئێرە سەردەمانێک کاروانسەرا و ڕێگەی بازرگانی بوو، شوێنی قارەمانەکان، شوێنی مێژوو، شوێنی هەموو جوانیەکانی کوردستانە. کفری ئەو شارەی کە میوان دۆست، میهرەبان، دڵباشەکان لێرە کۆبوونەوە. بەڵام ئەمڕۆ زویرن، دڵشکاون لەبەرەوەی وەک پێویست خزمەتیان نەکراوە. وەکو ئەوانەڵێن ئەو هەموو گەنجە جوان و پڕ تاقە و توانایە هەلی کاریان نییە، ناتوانن لە شوێنەکاندا کار بکەن. ئێمەش هاتووین ببین بە بڵندگۆی کفری، ببین بە بڵندگۆی شاری وەزیران، بۆ ئەوەی بە هەمووان بڵێن کە وەرن دەست لە ملی خەڵکی کفریکەن و ئاشتیکەنەوە. ئەوان هیچیان ناوێت، تەنها ئەوە نەبێ کە شارەکەیان بە جوانی ببینن، گەنجەکانیان بە جیرفان بەتاڵی نەبین و جادەکانیان و شوێنەکانیان بە تەواو نەکراوی نەبینن. جا ئەم شەو بەرنامەی ڕەهەند لەگەڵ ژمارەیەک لە چالاکوان و ڕێخەر و خۆپشاندەران لە خزمەت ئێوە ئەبێ. مامۆستا قادر ئیسماعیل ڕێخەری خۆپشاندەران، مامۆستا یاخود کاک ڕۆڤان سەروەت ڕێخەری خۆپشاندەران، هەروە مامۆستا سۆرانی مۆزەخانە ڕێخەری خۆپشاندەران، مامۆستا چالاک سەعید ڕێخەری خۆپشاندەران و لەگەڵ ژمارەیەکی زۆر لە ئازیزان و خۆپشاندەران بەسپاسەوە ئێمە لە خزمەت ئێوەی. لە جەنابەت دەست پێ بکەم مامۆستا، هۆکاری کۆبوونەوەکەتان ئەکید زۆر توتانە لەسەر ئەم مەوزوعە، بەڵام بەچی گەیشتون و ئەگەر زۆر بە خێرایی پێم بڵێ برینە هەرە دیارەکان کە تۆ ئازاری پێ ئەچێژیت بۆ کفری چین؟ زۆر سپاس، بەخێر بێن وەکو کورسات وەک هەمیشە دەنگ و ڕەنگ هە لە ڕۆژی یەکەم و هە لە ساتی یەکەم و لەگەڵ خۆپشاندەران بوون. ئێمە گرفتی هەرە سەرەکی ئێمە گرفتی ئیستا و دوێنێ و پێرێ نیە، گرفتی کەڵەکەوەی چەندین ساڵی ڕابردووە. توان بڵێم گرفتی دوای ڕاپەڕینە، گرفتی نەبوونی پلانێکی استراتیژی توکمەیە کە ئەم شارەی بەرەو پێش بووە. واتە کێشەکانی ئێمە بووەتە هۆکاریەوەی ئەو کەڵەکەبوونێ ئەو کێشە بێتە هۆکاریەوەی کە بگەینە ئەم دۆخە و لە قەرپەی گەرمیای هاوینە وەکو گەرمیانی ئەڵێت لە ژێر خێمەیە بەرگە بگرین بۆ ئەوی هەلی کار بۆ گەنجەکانمان بڕەخسێنین. ئێمە یەکێک لە گرفتە هەرە سەرکیەکانمان ئەوە بوو کە پلانێکی استراتیژی یاخود پرۆژەی استراتیژی لە گەرمیان و بەتایبەتی لە کفریان نەبوو کە بێتە هۆکاری ئەوەی هەری کار بۆ گەنجان بڕەخسێنێ، هەروها پرۆژەی جۆرا جۆر بۆی گەنجەکانمان دەستیان بەتاڵ نەبێ. ئەگەر تۆ دۆخی گەنجەکانی ئێمە ببینی، گەنجی هاوشێوەی گەنجەکانی بڵین شارەکانی دیکە گەنجی ئۆتۆمانەی 250 نالەگیرفای نییە، ئەمە خۆی لە خۆیە کفرە. گەنجێک خەونی هەیە، ئاواتی هەیە، ئەیوە ژیان بەرەو ژیان بەرەو پێش چێ سێرەکەی هەلیکاری بۆ نەرەخساوە. فاکتەرە سەرەکیەکەی ئێمە بۆتە هۆکاری ئەوەی کە پشتگوێخستنمان بۆتە هۆکاری زێرمونمان. زۆرجا خەڵک بڵین لە باوکی گلەیەکە ئێمەش ناحەقمانە، کاتێ ئێمە دڵسۆزی و غەمباری و خەمناکی ئێمە ئەی کاتێک کەسێک لە باوکی داوانەکەی لە کێ داوا بکە. بەڵێ زۆر باشە. کاک ڕۆڤان، تۆ وەکو گەنجێک چی وای لێ کردی پاڵپشتێ و خۆپشاندەرانە بکەی و کە خۆت خەڵکی شارەکەی، ینی وەکو لە مامۆستان پرسی برینەکان چین لێرە، ئازارەکان چین، هەمووتانی کۆ کردوتەوە؟ بەخێر بێن. کورسات وەک هەمیشە لە بیدایەی دەستپێکی ئەممان گرتوان و خۆپشاندانی شاری کفری ڕۆڵێکی باشی بینیوە لەگەڵ میدیاکانی تر. دیارە ئەو چادری هەموو خەڵکی کفریە بەدەر لە ڕنگ و بۆچوونی جیاجیا و لەم پەڕی چەپ بۆ ئەو پەڕی ڕاست و لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوو حەقوێتی دەستخۆشیێکی زۆر لەو گەنجانەوە لە کۆی ئەو خەڵکانەی کە هاوکار و پشتیوانمان بوونە دەستخۆشیان لێ بکەین. دیارە ئەوەی مامۆستا باسی کرد کفری کێشەکانی کەڵەکە بووە، کفری کێشەی ئەمڕۆ دوێنێ و پێرەی نییە. لە دوای ڕاپەڕینەوە کفری بۆ خۆی بە کۆمەڵێک کێشە تێپەڕیوە و بەپێی ئەوەی کە حکمی جوگرافیاکە وای کردووە بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە لە 2023ەوە بە جۆرێک لە جۆرەکان کفری هەمومان هەستمان بەوە کردووە پەراوێز کراوە، ئەمیش کۆمەڵێک دەرهاوێشتەی کۆمەڵێک بڕیار بووە لە کفری لە هەموو سێکتەرەکان بەو ینی سەرەتایی کە جەنابەت دەست پێکرد. کفری عمقێکی مێژوویی هەیە و یەک کۆمەڵ کەرتی باش لە کفری
بوونی هەیە و حکوومەت ئەیتوانی باشتر ئاور لەم کەرتانە بداتەوە لە کەرتی شوێنەوار لە کەرتی گەشت و گوزار لە نەوت و کانزاکان لە هەر دابینکردنی هەلی کار بۆ گەنجان ئەوەی 12 ڕۆژە ئەم خەڵکە بەو گەرمایە کە زۆر جار سەروی 55 خەڵک داوای مافەکانی خۆیانەکەن بۆ شارەکە و هیچ کەسێکیش ینی شتی کەسی لە بۆ خۆی نییە تەنها خەمی شارەکەمانە چکەم شارە بۆ خۆی مەترسی لە ڕاستە قیر ڕێگاوبان زانکۆ ئەمانە ڕۆڵی سەرەکین بۆ گەشە سندن و فراوانبوونی شار بەڵام مەترسی گۆڕنی دیموگرافیا هەیە ئەمەش بۆ خۆی ینی دەبوو حکوومەتی هەرێم باشتر بەرنامەی دابنایە چونکە کفری هاوسنوورە بمانێ و نەمانوێ ئەم شوێنەی ئەمە دانیشتین هەتاکو و ینی بۆ سوپای عێراق کەمتر لە 2 کیلۆمەترە ینی ئەبوو کفری خزمەتی زیاتر بکرێ بۆی هیچ نەبێ کەمتر خەڵکەکەی بڕوا چونکە بەڕاستی وای لێ هاتووە ئێستا ڕۆژانە ئەگەر هەفتانە نەبێ ڕەنگە ڕۆژانە خەڵک لەم شارە بچێتە شارەکانی تری کوردستان ئەمیش لەبەر کۆمەڵێک هۆکار نەبوونی خزمەتە نەبوونی هەلی کارە نەبوونی کارگە و ینی کارخانەی گەورەیە و خەڵکەکەی ئەم شارە بەشێکی زۆری فەرمانبرن و بەشێکی زۆری بێکارن و حکوومەتی هەرێم بەداخەوە نەیتوانیوە ئیسیسماری ئەم گەنجانە ئەم خەڵکانە بکات بە تایبەتی لەو کۆمپانیانی کە هەیە لێرە سوپاس. مامۆستا سۆران تۆ چیت لایە لەسەر ئازارەکانی کفری و ئەتەوێ چۆن ئەم گەنجانە ئەم خەڵکە و ئەوانەشی کە ناتون ئاش ببنەوە و ئاش بکرێنەوە دڵیان ئاش بکرێتەوە لەوەی کە کۆمەڵێک معاناتی هەیە بشارە بەخێر بێن کورسات دەنگی هەمووانە سوپاسانەکەی ئەبێ ئەو دەنگە هەمووانە بە ئێمە و بە هەمووان دەنگی خۆمان بگەێنن من بۆ دەستپێکی قسەکانم بە یادەوەریەکی مامۆسای گەورە شاعری گەورەی کورد مامۆسا لەتیف هەڵمەت دەست پێکەم کە لە شەستەکان بە یەکێک لە شقامەکانی کفریا ئەسوڕێتەوە و چرایەکی پێ و چراکەی ئیشەکە بە ڕۆژی نیوەڕۆ کە پۆلیسەی گرێ ئەڵێن بۆ چراکە دیشەکەی ئەڵێ ئەوەندە ڕووناکی بۆ کورد نییە ئێمەی کفری لە تاو ئەوەندەی بێڕووناکیە لە ناو تاریکیە ئەم خەڵکەمان کۆ کردەوە ئەم خەڵکە هاتین داواکانی خەڵک بگەێنین ئەم شارەی ئێمە حەزم لە ئەوە نییە دووبارەی قسەکانی برادەران بکەمەوە بەڵام تەنها ڕێگایەک کە بەشێک لە گەنجەکانی ئێمە نان و خوانەکەیان لەسەر بوو ماڵ و مناڵەکانیان پێ بردەڕێەوە ئەو ڕێگای بازگەی کفری کارێزەیە نازانم ئەوە ئەگە ئابلوقەیە نەبان ناوی بەو جۆرە نەبم ئەگەر هەر جۆرێک لە جۆرەکان کە ئەو ڕێگانەمە بەشێک لە خەڵکی ئەم شارە برسی بوو لەلایەکی تر لە زامەکانی ئێمە بێ بە توراس و تاریخ و شوێنەواری ئەم شارەیە ڕۆی بە هەر کوچەیەکی ئەم کۆڵان و گەڕەکانەی عەجەمەکان و سینەما و قشڵە و دەدە و گەڕێکی سەرای و سینەمای کۆن و بە هەر کوێیەکە ڕۆیت و کۆسێکت کەوتووە ئەڕۆی دەیان یادەوەری باو باپیرانتی تایە و بیناکەی ڕووخا و کەسێک نییە ئاوری لێ بداتەوە ینی بێ ئەمەک نەبین بەرامبەر قەزێکە هەندێک شت کراوە بەڵام ئەوەندەی شتانەی کە کراون مەسەرەن لە ڕووی ئاسەوارۆ ئەوە خواستەکانی ئێمە پڕ ناکاتەوە قەیسەری کفری ڕووخا و داڕووخا ئەگەر بیت لە جادە و شەقامەکانی ئێمە کە ئێمە وڵاتی هەموو سامانێکی سروشتین لە نەوت لە قیر لە کانزا لە گۆگرد کە وڵاتی هەموو ئەمانین کە دەیە کفری کۆڵانەکانی قیری ئەو سەردەمەیە کە سەداح حوسێن کردوێتی قیری ئەو سەردەمەیە کە بەشێکشی هەڵکەندراونەیان توانی چاکیکەنەوە یعنی ئەوە بەشێک لە زامەکانی ئێمە بۆیە ئێمە بۆ ئەم شەو بە دوای ڕێگە چارەیە بگەڕین ئێمە بە دوای داوا بگەڕین جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان دەسەگوڵێکی بۆ کفری هەبوو باش ئەو دەسە گوڵی جەنابی سەرۆکە ئێمە بەرزێخی ئەی نرخێنین دەستخۆشی لەکەی بەڵام ئەبێ زۆنی سەوز ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ کاقوبات تاڵەبانی لە ئێستا ئێمە ڕوویدەمان لە جەنابیانە ئەبێ ئەوان کە پشتی شێری ئەم دەفەریان بەرەکەوێت کە ئەبێ ئەم زۆنە زۆنی ئەوان لە خزمەتەکانی ئێمە بێ بەشنە بن ئەوەی کە کاک مەسرور لە لای ئێمە کردوێتی لە چاو ئازارەکانی ئێمەیە بە نسبە بۆ تهدید کەم ناکات لە 3% ئازارەکانی ئێمە بەڵام وێ ڕای ئەمانە دەسی ئەیوتیان کێشەکانیان بەشێک چارەسەر کراوە بەشێک لە کام لەو کێشانەیەوە داواکاریەکان تا چارەسەر کام گەنجی ئێمە خراوەتە سەرکار و هەلوکە هەری کاری بۆ ڕەخساوە کام جادەی ئێمە قیر کراوە کام ئاسەواری ئێمە نۆژەن کراوەتەوە یعنی کام پرۆژەی استراتیژی هاتووەتە شارەکەمان کاک مەسرور دەسەگانی خۆش بێ بەشێکی کردووە بەڵام ئەمە بەشی داخوازیەکانی ئێمە نییە داخوازیەکانی ئێمە زۆر لەوە گەورەترە
خێمەکەی ئێمە ئازارەکانی زۆر لەو ئازارەکە تانەوێت چیتان بۆ بکرێت ئێستا داواکاریتان چی ڕوتان لە چێ و ئەبێت چیتان بۆ بکرێت داواکاریمان لە جەنابیانە لە بەڕێز تاقوبات تاڵەبانی کە جێگری سەرۆکی حکوومەتە و خاوەنددارێتیان لەم زۆنە هەیە بە ئیکێتی نیشتمان کوسان داواکانی ئێمە ئەوەیە گەنجمان هەیە لە ناو ئەو خێمەیە 12 شەو ڕۆژە بۆ 1 دقە مناڵەکەی نەدیوە شەو ڕۆژ نەڕۆشتوەتەوە سەیری ئەو مەبدەکە گە ئازارێک نەبێ گە تاریکێک نەبێ گەنجێکی ئێمە لە ژێر خێوەتە کا بۆ نامێنێ گەنجمان هەیە لەوێ لەو تەنکەرەدا ئەنیشێ لەوێ خۆی شواتەوە ماڵەکەیەوە تا لەو دیوی جادەکەەوە ناچێت ئەو گەنجانەمان بۆ دابمەزرێنن ئەوە داوای ئێمەیە هەلی کارمان بۆ ئەو گەنجانە بۆ بڕەخسێنن ئەوە داوای ئێمەیە خۆ کۆمەڵێ پرۆژە من هەر لە لامە بەڵام با من نامێت زۆر باشە ڕیشت لە کفری سپی کرد خەمەکانی ئێستاتان چییە؟ بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بێ ڕاستی دەستی بێن بۆ شاری وەزیران ئەو خەیمەی کە دامان ناوە ئێستا خەیمەی برایەتیە بۆ شاری کفری ئێمە لەو خێمەیە 26 خاڵمان بە دەنگی هەموو دانیشتوانی شاری کفری کردمان تا یاداشتێک و ئەیدێنە جێی ئەو شۆنانەی کەوا ئەو 26 خاڵە جێبەجێ بکە بەڕام بەڕەئی من ئەگەر ئەو 26 خاڵەش جێبەجێ نەکرا ئێمە توانیمان وەک کوڕێخەرانی ئەم مانگرتنە گەورەتیم برایەتی خۆشەویستی یەکبوون یەکدەست لەم شارە دروستکەین ئەوە بەڕەئی من ئەوە گەورەترین دەستە جارێەوە بۆ خۆتان دەستکەوتێکی گەورەتان بەڵێ بەڕەئی من وەک شخص باسەکەم ئەو 26 خاڵە ئەگەر ئێستا بەڕێزان جێبەجێ بکرێ یا جێبەجێ نەکرێ بەلای منەوە ئەوەی کە ئێمە دروستمان کرد لەم شارە ئەوەی کە ئێمە سەدای ئەم شارەمان گەیانە هەموو کوردستان و عێراق و بگرە ئەوروپا خەڵک لە ئەوروپا پەیوەندی بە ئێمەوەکە ڕەحمەتمان بۆ ئەنێرێ بکە توانیمانە بەڕاستی وەکو ڕێخەرانی ئەم مانگرتووە گەورەترین برایەتی دروستکەین لەو پەڕی ئیسلامیەوە تا ئەم پەڕی علمانیوە ئێمە لەم خەیمەیە ناوشمان ناوە خەیمەی برایەتی بەڕاستی برایەتیە ئەوەی خەمی ئەم شارەی هەیە خاوەن ئەو خەیمەیە کەس خاوەنی ئەو خەیمە نیە هەمومان خاوەنی ئەم خەیمەن پەیامی دووەمم ئەوەیە بەڕاستی ئێمە هەفتەکانمان ناو لێناوە هەفتەی یەکەم هەفتەی فشار بووە هەفتەی دووەم هەفتەی ئومێدە لە پاش بەڵێنی بەڕێز کاک مەسرور بۆ شاری کفری کە کۆمەڵێ شتی بۆمان جێبەجێ کرد ئێمە دەستخۆشی لەکەین لێرەوە و ئومێدیشین لە بەڕێز کاقوبات باقەکەیمان بۆ کاملکە و پێم خۆشە هەفتەی سێەم ناوی بنێن هەفتەی ئاهەنگ ئەلەیرە خەڵکی شاری کفری ئاهەنگ بکە بۆ برایەتی بۆ یەکدەستی بۆ یەک ڕیزی زۆر باشە ماوەسە چالاک دەست خۆش بێ پێم خۆشە جا ئەم مایکە ماچی کورسات نیوزە ئەیدەم بە کێبیەوە قسە بکە ئێوە بن بە پەیامنێر و دەنگ و ڕەنجی کورسات نیوز چ داواکاریەک چ معاناتێکی گەنجانەتان هەیە فەرموو مایکە ئازانە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم من ئەمە یەکەم جامەتێم لێ دوانە دەم لە عێراقیە و بەشداری مش نەکردە لەگەڵم کەسانەیە من بە حکمەوەی خۆم دوکاندارم و من ئەمەوێ یەکشت بڵێم هەمووی بە تەحەداوە بێتە شایەت هەموو ئەم گەنجانە بینی لێرەیە تەحەداکەم هەمووی لە دوکانەکەی منە قەرزارە پارەی لەفە پارەی لەفەی پێدێ من پارەی لەفەیە لێ وەرناگرم بە تەحەداوە ڵێم گەنج تێ بۆ لام بڵێ چی هەڵەیە نیمەی گەنجی ئەم شارە لەفەی فەلافلە خوا بەتام لەفەی گۆشت و مامرۆ لای من بە 500 دینار پێی 1000 دیناری پێ نییە لەفەیەکی گەز بخۆ یعنی من تێ ناکەم یعنی کام هەلی کار ئەم شارەت بینیە یعنی چەند هزار خەڵکی تایە تەحەداکەم کیا لێرە راپۆرتی یعنی شتێ بدا بڵێ 50 گەنج کارەگا لە شارە 50 هەلی کار ئەگەر 50 هەلی کاری تیا بووم شارە بە بەرچاو گشت من سەری خۆم سفرەکەم و چوارە بووم ڕیشمە مویە تاشم یعنی والله ئەوە گەنج نامەیسە لە دوکانەکەی شەکە والله پۆلی حوتی سەرەتایە عین چەند ساڵەکە 13 ساڵ والله دوی نیمەڕۆتێ بۆ لای من تا دوونی و شەو عیشەکە باوکی نییە دایکی لە ماڵ و نەخۆشی سەرەتانیە بە 10,000 والله ئەڵێ پارەکە هەفتانە کۆیەکەمەوە ئەیدەمە دایکم ئەی با بۆ دکتۆر یعنی من تێ ناکەم یعنی هەلی کاری چی تو یعنی شارێ وەک کفری 50 هەلی کاری تیانە بێ یعنی گەنجەکەی نەتوانێت لەفەیە گەز بخۆ
والله بەتەحەداوە کشتی گەنجە هەمووی منە ناسیە والله من ئیشەکەم بە شەش کەس ڕۆدەڕێەوە بۆ دڵت پڕ بووە ئاگر تو معاناتی من ناسێ من دایکەوتۆ تەلەفۆنم بۆکە من بە شەش کەس ئیشەکەمە ڕۆدەڕێەوە 12 کەس ئیشەکە بۆ خۆم داشم ئیش ناکەم هەوەستم بێ شەشیان لادەم خۆم ئیشەکەەوە مەڕێەوە سوێن بەخوا والله دایکەوتۆ بۆ مەگا بە گیرانەوە ئەڵێ بە 5,000 کوڕەکەم بکە سەرکار حتا بەیانی من گەنجەیە لام ئیشە گازانی سعات چەندە سعات یەک شەو تێ بۆ دوکان شۆردن تا بەیانی ئەڵێ قەینا من دوکانەکەت بۆ شۆم بە 5,000 یاعی تو سێ معاناتەکە ئای من تێناگەم من حەزیەکەی بێ یەک کتابت بۆ نووسم لەسەر گەنجی ئەم شارە کەەوە چی وەزعیگیان هەیە باش دەست خۆش بێ ئەوە هەموو گەنج شایەتە پرسیاریان لێ بکە وەڵی لە 190 پارەی لە فەیە کەسی پێ نێ بیخوا سوێن بەخوا وەڵی کشتیان بێکە یەک کار بابەگیان ئیسە بڕۆ هەموو شارەکانتر لە کەلارە کۆمپانیای چیاوەیە 400 گەنجی لەسەر کارە ێ بابە کشت کفریە کۆمپانیای تیادانراوە ێ بابێکیان سەرۆکی حکومەت ئێمە مەمنونتین ئیشت کرە بۆی شارە کابرا تێ پرۆژەیە لە شارەت ڕاگەینە کاکە ئێمە پرۆژەکەت قبول ناکەین بڕۆ لە کفری بیکە ئێمە هیچ لێ وەرناگرین دەست خۆش دەستی تۆ خۆش بێگەر کەسێکی تر هەبێ دەست خۆش دێنێوێش بێخەم بێت دێنێ بەڵێ فەرموو لە ڕاستیە کاکزانە خۆت جاری وایە بەرنامە لەسەر ئەنفالەکەی لەسەر قوربانیەکەی جاری وایە لەسەر شارستانێتی سەڵتیان بۆ بەرزکەنەوەوانی دو گویان لێنێ کاکە وەرزێ بڵێ جاری وایە لەسەر شارستانێتیکەی لەسەر شیعرەیکەی ئەگەر هەر کامێک هەر پێوەرێک لەو پێوەرانە هەبوایە ئەم بەناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئێستا خزمەتێکی ئەم شارەیە کرد خزمەتی چی کراوە بۆم شارە شارێک سەرقافڵەی خەبات و قوربانیدان بێت شارێک لە فیداکاری کاڵێ ئەنفالیسێ هەموو گوندنشینانەی ئەم سنوورە بووە کە هەمیشە ماڵان وەک چێشتخانەیەکی کراوە بۆ ژیانی پێشمەرگایەتیەوە بووە ئەم باسی خەبات و کوردایەتیە چییە بەم خەڵکەی فرۆشتنەوە کەوات کە سەرقافڵەی خەبات و قوربانیدانەکە بەم شێوەیە بێت ماقولە ئەوەی کە گوێت لێ بوو بەو شێوە بێت ماقولە 12 سعات کارکردن بە 11,000 دینار ئەمە بە ئاژەڵی شەکرێت دوو لە ڕووی حازری جەماوەرەکە بۆ ئەمە خۆچی تاوا کرد خوێنیت من خۆم مامۆستام مامۆستای بەڵێ بەڵام معاناتی زۆر شتێکی زۆر ناشرینە و زۆر ترسناکە کاتێک توێژێک داوایەکی بێت من لەو دوورەوە سەیری بکەم بڵێمەوە داوای ئەوە من نێم بۆ ئێرانە یا شارێک کێشەیەکی بێت شارەکانی تر هاوڕای نەبن هاو هەڵوێستی نەبن ئێمە ئەبێ استراتیژێک دابنین ئەو استراتیژە استراتیژی دەنگ هەڵبڕین و بینە سەر شەقام هەلی کار لەم شارەیە نییە سەرە کێشەیە بۆ داوای تر ئەمە ئەوە ڕاست نییە ئێمە تەنها سێ ئەمبۆلانس و نۆژەنکردنەوەی چەند قوتابخانەیەک کێشەی ئێمە نییە کێشەی ئێمە زۆر لەوە سەختترە خۆتان نەزانن مادەی وەشبەر گۆڕینی دیمۆگرافیا ئەم مشکلانە مشکلە ئێمن ئەگەر چارەسەر نەکرێت هەنگاوی ترە گرینە بەر خۆ ئەزمون زۆرە لە دەور و بەرمانەگەر ئەو ئەزمونانە ئەم دەسەڵاتی بەناو کوردیە لێوە فێر نەبێت من کەم قسانت بۆکەم خۆم لە خێزانێکی قوربانیم شەهیدی نیشتیمانە بۆ مزایدە نییە ئێمە لە خانەوادە ئێمەیە 52 ئەنفالەیە 8 شەهیدەیە بەڵام بەداخەوە ئەمانە زۆر بێوەفا بوون بەرامبەر قوربانیەکانی ئێمە دەستش بە ڕێزێکی تر کەسێکی تر بیدە بە کاکە بۆی پەیامەکان کورتکەینەوە بۆی بتوانین مایکەکە بگاتە هەموو لایەک فەرموو دەستان خۆش بێت دەستی تۆ خۆش بێ مایکەت نزیکە من ئەمەوێ بەوە دەست پێ بکەم ئێستا سەدام حوسێن خەبەر کەرەوە بێنەوە سەر حکم ئەم شارە ببینەوە هەستەکە یەک دەقەدانە بڕاوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان یەک بەردی لەم شارە نەخستۆتە سەر بەرد ئەوەی ئەکرێ مزایدەیە ئەم شارە پێویستی بە نەشتەرگەریە دابڕاوە لەوەی چیمان بۆ بگرێ ئەبێ بە شێوەیەکی سەرەکی بەجددی بێنە سەرخەت من زانکۆم تەواو کردو لە 2014ەوە یەک جیهەتم دەرگایەکم نەکوتەوە بۆ دامەزراندەوە نەچووکەم لەم شارە بوونی نییە من ئێستا شۆفێری تەکسیم خۆزگە دێن لە گەراج ئەزانن کە ئەم شارە چەند وێرانەیە ئەم شارە ڕۆژانە 2 کەسی غەریب بۆی نایەت تەنها خەڵکی لێ دەرەچێت باش ئێرەوە بزانام هەر 200 کیلۆمەترێک لە بەغداوە دوورە شوێنێک ئەوەندە نزیک بێ لە پایتەختەوە چۆن نەئەکرا مەسەلەن کاکە گیان ئیدارەی گەرمیان حکوومەتی هەرێم بە مەبەست بە دەستی ئەن قست من نامێ مجاملە بکەم دەستیان ناوەتە قورگی ئەم شارە هەر شتێک لە بەغداوە تەنانەت بۆیان بکرێت بە شەبایعەکەمانیشە بڕن هەر شتێک هاتووە لە حکوومەتی هەرێمەوە لە ئیدارەی گەرمیانەوە وایان کردووە کە
بچووکترین ئومێدیش بەم شارە نەبەخشرێ بەداخەوە کێشەی سەرەکی ئەمە بەرپرسەکانی ئەم شارن ئەوەندە بچووکنەوە تا وەزیری دارایی بەدەمی خۆی هەڵێ بەداخەوە بەرپرسانی کفری کە دێنە لای ئێمە تەنها داوای ئیمتیازات و ئۆتۆمبیلەکەن بۆ خۆیان بەرپرسانی ئێمە ئەوەنە گەورەنین لە خەمی شارەکەیا بن تەنانەت سەرۆکی شارەوانی ئێمە ئەو دارانی کە پێشتر سەرۆک شارەوانەکان ناشتوانە ناتوانن ئاوی بدەن ئێستا ئێمە فشارمان کردو ئاودانی دار و درەختەکانیش بە پرۆژە ناوێنێ و بڵاوێکاتەوە لە کاتێکا ئێمە 12 ڕۆژە لەژێر ئەم خێمەین ئەو لە پەیجەکانە داوای نرخی خانووەکە من نازمەوێ شتەکان بکەم بە شخصی ئێمە ئەمانەوێ قایم قامێک سەرۆک شارەوانیەک بەرپرسێک لەم شارە لە خەمی شارەکەیە بێ نەک ئەلێرە تەنها بۆ ئەوەی پارە کۆ بکاتەوە و ئەم شارە جێبێڵێ ئێمە بێکەس دیمان ئەندام پەرلەمانمانەیە بەداخەوە 5 ساڵە 4 ساڵە یەک بلۆک یەک دار یەک پرۆژە نییە بە حەداوەڵێم یەک کەس بڵێ درۆکەی چی بۆم شارە کردووە خۆزگا ئەو شەڕی بۆ بەرژەوەندی خۆیان لە سلێمانی لەسەر خان و مڵک و ماڵیان کرد بۆ ئەم شارە بیان کردا ئێستا ئێمە پێویستی ناکرد بە دەرەجە بە پلەی گەرمی 55 دەژێر و خێمەیە بین ئەم شارە خاوەنی نییە دەست خۆش بە ڕێزشتر بە ڕێزێکی تر هەستە سەر پێ باشتر بەردەم کامێرەم نەگرتووە کاکە فەرموو دەستان خۆش بێ بەخێر بێن دیارە باس معاناتەکان زۆر کرا لێرەوە مێ بڵێم بە وەڵام من حەزەکەم لە هەمووتان پرسیارکەم تۆ بە ڕێز دیشت چیە ئاسنگەرم زانکۆ تەواو کردو ئاسنگەری بڵێ باش ئەمە پێ بڵێم چارەسەرەکان ئەوەندە قورسین کە کەسێک ناتوانێت بێت بەدەم داواکاریەکانمانەوە ئێمە داوای شتێکمان نەکردووە لە ئاستی جێبەجێکردنانە بێت داوامان کردو ژێرخانێکی ئابووری بۆم شارە دروستکەن بۆی ببوژێتەوە ئەم گەنجە ئەم ڕۆڵانەیە بینی ئەمانە گەنجی خۆتانن بەس هەتاکەی ئاوریان لێ نادنەوە لێرەوە پێتان بڵێم چارەسەر بە ئازار شکێن ناکرێت ئەمەوێ بڵێم چارەسەرێکی یەکجاری بکرێت لەم شارەیە بۆی ئەم گەنجانە دڵیان لێتان نەڕەنجێ وەکو ئێستا چۆن دڵیان من لێرە من هەموو ڕۆژێچم بۆ کەلاری شەکەم ئاچم بۆ سلێمانی شەکەم لەم شارەی شیتیان نەماوە بای چێوەیەک باسیەوە مەگە ئیشکردن ئیش هەیە لێرەیان نییە ئەمێ چارەسەرەکان لێر ئەوە هەر ئیش نەماوە ئەگەر ئیش مایە من نادینە سەرم جادا چارەسەرەکان دروستکردنی زانکۆیەک بۆم شارە زۆر زەرورە بێتە ژێرخانێکی ئابووری بۆم شارە بوژێتەوە ئەمە یەکەم دووەم بە گەشتیاریکردنی بەنداوی باوەشا سوار دروستکردنی ئەلوەیەک بۆ ئەم شارە کە بتوانین لەگەڵ خواروی عێراقا پەیوەندی ببەسین بۆی ئەویش بێتە بەرهەمێکی بازرگانی بۆ ئەم شارەیە لێرە گواستنەوەی ناوچەی پیشەسازی ئەمانە زۆر قورس نین وەڵا سەرۆکی حکوومەت ئەمانە قورس نین دەرمانی ئازار شکێن بۆ ئێمە بەکار مێنە لێرەوەنەوە بەخێر بێن من ڕووی دەمم لە کاقوبا دەکەم لە کاک باڤڵەکەم من وەک کادرێکی یەکێتی لێرم بەس کە لە ماڵ دەرچووم بەرەکەم فڕەداهاتم بۆ ژێر خێمەی برایەتی من لەوان پرسیارەکەم یعنی لە 92 لە هەڵبژاردنەی بنەوە یەکێتی یعنی خێرە ئەم جارە بێتەوە چی ئەکەن یعنی من وەک کادرەیەکێتی ڕووم نییە بە هەر مرۆڤێک لێرە بڵێم دەنگ دەیەکێتی کادرەکانی یەکێتی بە شەرمەوە دێن بۆ ئێرە ئەمە حەقەتێکە و ڕاستیە کاقوبات من یەک شتەڵێم وەڵی داواکاری ئەم شارە زۆر ئاسانە کاکەم شارە زانکۆیەکی بۆ بێرە دوو بەڕێوەبەرایەتی بێرە پاسەپۆرت و هاتوچۆ بێرە کارگە پرۆژە بکە کاکە باش لەم شارە وەرمەگرێک لەگەڵ بەغای هەبێ یعنی ئەوە بەغای قسەکەی خۆت 200 کیلۆمەتر دوورە کاکە یعنی ئەمە خوا قوبوڵەکە یعنی ئەم شارە ماڵ نییە کتێبخانەیتیانە بێ ێزان کویتیانی ئەمە لە کوێ قوبوڵە کرێ یعنی خۆی کاقوبا دەزانیە یعنی ئەوەش ئێمە بامە شتێکە تایسە لەوانەیە نیوەی نەزانێ و تایسە نەگەیشت بێ یعنی ئەمە هاتوچۆی کفری ئاسایشی کفری یعنی بار تێ لەو دیوە وەڵ ئەو ڕۆژە کابرا چوار مەڕیاوردەنیان هێشتە بێتە ناوە من خۆمەچم لەو دیوە تێمەوەژە بکوێکی یعنی نامناسیە هاتوچۆ 200,000 غەرامەی بۆکە بەس لەبەرەوەی بچێت و دوای لە کەلار کاکە و کارگەی ئاسنە ئێستا لە کەلار وینەوە لە هەولێ ئەڕوا بۆ هەولێر و کەلار یە بۆ لە کفرێنتان کرد 1000 کەس ئیشێ کرد چی مەطعەمەیە کەوتو بۆ سەرکار کاک پاڤێڵ من لێرەوە پێتەڵێم وەڵی سەرکردەکانی گەرمیان ڕاست لەگەڵ ناکەن وەڵی وەزئی یەکێتی لەم شارە خراپە دەست خۆش کاک محەممەد دەست خۆش کەسێکی تر بە ڕێزێکی تر دێن ئاوا دێ نزیک بۆ تۆ باش بە خێراتنتانەکەم هەردارم ئەم بەرنمەیە بێتە سەکۆیەک بۆ جێبەجێکردنی داواکارەکانی خەڵکی مانگرتووی کفری
دیارە ئەم مانگرتنە بۆ داواکردنی کۆمەڵێک داواکاری سەرەتاییە کە لە 92 تا ئێستا ئەم شارە پشتگوێ ئەخرێ بە قسەکانی ئەوان دووبارە نەکەینەوە کۆمەڵێک هەلی کار و دیارترین معانات کە خۆت هەستی پێ بکەیت دیارترین معانات لەم شارەدا نەبوونی کارگەیەکە نەبوونی هەلی کارە بۆ ئەم گەنجانەی کە مانیان گرتووە نەبوونی هیچ دەرفەتێکی کارکردنە کە خۆی خاوەنی بەرهەمێکی زۆرە کفری نەوتی هەیە کفری کانزای گۆگردی هەیە بەنداوی هەیە زەوی کشت و کاڵی بەپیتی هەیە ئەتوانرێت سوود لەمانە ببینرێ بۆ ئەوەی هەلی کار زیاتر بڕەخسیێنرێت بەڵام بەداخەوە کفری لە هەموو ڕوویەکەوە غەدری لەکرێ بە تایبەتی لە ئیدارەی گەرمیانەوە بە تایبەت لە ئیدارەی گەرمیانەوە سەرچەند پرۆژەکانی ئەم شارە خراوەتە سەر پترۆ دۆلار ئەوەشە حاڵی نەوت و حاڵی فرۆشتنی نەوتە کە خۆتان ئەیبینین هیوادارم ئەم مانگرتنە بە هیچ شێوەیە کۆتایی پێنەیەت هەتاوەکو داواکانمان بەجێگەی بە هیوان بەڕێزەیتر ببورە مایکەب دەبە و جەبا و تۆ قسە بکە باش ئاوڕێجان ببورە ئەو لە دواوێ بەڵێ بەخێراتی هەر بژیت مایکەت نزیکە مایکە هەواڵ بڵێ لەگەڵتان ئێمە 2 ساڵی وشکە ساڵیمان تێپەڕان باشە وەگەرمیان لەسەر هێڵی بێبەیابان بوونە و پار باتای بۆ ئێرە بێ باسی خەمی وشکە ساڵیمان بکردایە باشە من ئەڵێم بۆ کردی کوشت و کاڵ گەورەترین سنووری کفری بەرفراوانترین سنوورە لە ئیدارەی گەرمیان لە خانەقین و بێت حتا بڵێ لە کڵۆجۆوە تا نێزک دووس باش هەموو کشی سنوور کفریە جگە لەوەی ئەوە زنانە ئەوە ئاوەسپی ئەوە سەرقڵا شوێنی مەزاری ئەمفالەکان مەساحەی زەوی کفریە و هەروەها شوێنەکانی تر ئێمە پرۆژەیەکمانەیە لە ساڵی 79 لە ئاوی سیروان هاتووە قەرەبەڵاغ تا گومار هاتووە بۆی تەکمیلە بێت تا گوندی 12 مام نێزی کفری 29 کیلۆمەترە 30,000 دۆنم ئاو 30,000 دۆنم زەوی دەیم ئەکاتە بەراو ئەو گوندانەی ئەو ناوچەیە هەمووی ئەبوژێت و ئەو گوندانەی کە پێشتر خاپور کرابوو ئێستا دووبارە خاپور بووە بۆچی لەبەرەوەی ئاوی نییە ئەنفال بۆ تۆ ئەنفال بووە تۆ ئێستا ئەو پرۆژەیە بەس بێت بگاتە کفری ئەتوانن بڵێم ئەو گوندانە ئەگەڕێنەوە 30,000 دۆنم زەوی بگرێتە بەراو باشترین پرۆژەی ماسی باشترین پرۆژەی ئاژەڵداری باشترین پرۆژەی کوشتتوکاڵی لێ دروست دەکرێت باشترین هەلی کارە بۆ ناوچەکەی ئێمە ئەم جاتر کاک محەممەدیان بەنداوێکمانەیە نێزگەی 22 ملیۆن ئاوی 3000 لێگرێ پار وشکە ساڵی بووە وەڵی ئاوەکەی ساڕێژی کردووە لە 35 بەڵیاگەدار ئێ باشە پار وشکە ساڵی بوو لای ئێمە ئاوەکە ساڕێژێ کرد ئەم ساڵیش لە یەکەم بارانی باشە ڕەحمەتی خواباری لە 26 و 27 11 ئاوەکە ساڕێژێ کرد مەخزوونی ئاوی باشمانەیە یەکاکە بۆ پرۆژەی ئاوی لێ ڕناکێشن بۆ ئاوەدانکردنەوەی ئەو ناوچەیە چی ناوچەیەک ناوچەی ئەنفال ناوچەی ئاوەسپی قوربەسەر یەک پرۆژەیتیان نییە لە باڵ ئەوەشە خەڵکی خان خەڵکی بنەکە بەو پەڕی مەینەتی ئەبێ ئاوی ڕاکێشن ئەبێ بڕۆی لە 2 کیلۆمەتر ئەو دی و گوندی بنەکە زۆرترین ڕێژەی ئەنفالی هەیە ئەبێ بڕۆن بیر لێدەن تا ئاو بگات باشە پرۆژەی ئاودێرەکە بە تەنیشتیەوە بۆ نایێرن سوودی لەبێنن باشترین بەڵگەیەترت پێ بڵێم باش بەنداوی خۆرنەوەزانمان لێ ناوچەی داودە ناوچەی ئەنفال باش بەو پەڕی یەک دقا 190 تەواو بۆ 110 ماوە کاک سامان کە پەیامنێری بەڕێستانە مانگێ پێش ئێستا راپۆرتێکی لەسەری کرد 110 ماوە تەواو بێ پرۆژەی ئاودێری بەڕاکێشن تکاتان لێ یەکەین ناوچەی ئێمە ئەتوانی کاری لێ بکەین ئەو بڕە زەویانە بکەینە ناوچەیەکی کشتوباری گەشت و گوزاری ژینگەیەکی لەبارە پرۆژەی لەسەر کشت و کاڵ و دەست خۆش بێ کاگەنوەر هەر بژی کاکە جان تۆ وەکو گەنجێک لە شاری غیرەت و هەڵوێستەوە سلااوان لێبێ ئەو شارەی کە حکومت ناتوانێت هیچ خزمەتێک بە گەنجەکانمان بکە ئەم شارەی کە لەم جێگایی کە بە گۆڕەپانی ئازادی ناسرا و ساڵی پار لەم جێگا دوو گەنجی بە غیرەت و بە هەڵوێستی شارەکەمان شەید بوو کە ساڵێکە هەموو خەڵکی شارەکە لێرەیە هەر کەسێک نوێنەری بنەماڵەیەکە داوای هەلی کارەکە حکومت ناتوانێت هەلی کار بۆ گەنجێک بڕەخسێنە لێرەوە دەستخۆشی لەو دوکاندارە بە ڕێزانە ئەەکەم کە لە بژێوی ماڵ و مناڵەکەیان ڕۆژانە خزمەت بەو هاوڵاتیانەکەن و وەکو هاوکاریە لای خۆیان دایە نەمەزرێنم لێرەوە ئەم پێشنیارم بۆ حکومەتە
ئەگەر حکومت گوێی لێمان بێ و هەڵوێستی بێ ئەبێ خزمەت کفری بکە دڵی ئەم گەنجانە وەکو ماسی وا لە وشک بوونەوەیە وەکو چۆنەڵێ بۆمبێکی تەوقیت کراوە لە هەر سات و کاتێکا بێ ئیتر بەرگەی ئەم تەحەمل و سەبر و چاوەڕوانیە ناگرێ با حکومت لێرەوە ئاگای لە گەنجەکانمان بێ زیاتر بتوانێت هەلی کاریان بۆ بڕەخسێنێ و لێرەوە ئیتر بەس بێ بتوانێت خزمەتێکیان بکە چونکە ئێرە گۆڕەپانی ئازادی و خوێنی دوو گەنجمان لێرە شەید بۆ ئامادەشی خوێنی هەر هەمومان لە پێناو ئەم شارە بڕێژرێ ئێرە مایکە بێنرە سەرتا بە خێراتتانەکەین دەست هەربژی زۆر سپاس بۆم ڕاست بەرنامە ڕاستە خۆیە حەزەکەم سەرەتا باسی مێژوویەکی ئەم شارە بکەم فەرموو ینی بە دڵنیاییوە ئەڵێم ناوی بەڕێستان سامان کاک سامان لە دایکبووی ساڵی 69 کفری لە 69 لە درێژ بیاخۆ نیازشم نییە جێی بێڵم ئەگەر آخر نەفەریش بم بە هیچ شێوەک ئەگەر لە برسی خەڵکە هەمووی ئەوە بێت نیازم نییە شارە بەجێ بێڵم باش کفری تاکە شار لە کفری زەرن من زیاتر بێت ئەوش هەڵەبجەیە ئێمە باجی کوردایەتیمان داوە لە زمانی حزبی بەعسا زۆر تعدا و تاوان بەرامبەر بەم شارەکەەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەو ستەمە لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی کوردیەکرێ بەرامبەر بەم شارە زۆر بەداخەوە ئێمە لە شۆڕژی ئەیلولا گەڕێکێکمان پێک هاتوو لە 150 ماڵ گەڕێکی ئەوبەری تەختی عرز کرا لە ساڵەکانی هەفتاکان سەرەتای هەفتاکان و لە شۆڕژی نوێی گەلەکەمانە گەڕێکی ئیمام محەممەد کە پێک هاتبوو لە 400 خان و تەختی عرز کرا یعنی تۆ ئەبواە کە حکوومەتی کوردیدا مەزرا ئەوە پاداشتی شارەکەی بدایێتەوە نەک بەم شێوێ پشتگوێ بخرێ ئێمە قەڵغان بووین بۆ سلێمانی بۆ هەموو کوردستان گەورەترین داستان لێرە تۆمار کراوە لە 91 کە کاتی تەنسیقەکە بوو ئەو بوو ئینتیفازە فەشەلی هێنا و حکومت گەڕایەوە گەورەترین شکست حکوومەتی عێراق کە ڕازی بوو ئینسیحاب بکە و دانوستان لەگەڵ حزب کوردستانیەکان کاو کاتە بەری کوردستانی بوو حکوومەتمان نەبوو هێشتا داستانی سەرقەڵا بوو زیاد لە 40-50 دەبا بە جوندێکی زۆر کوژرا 40-50 دەبا بە تێخشکێنرا ئەلەوە لوتیان شکا هەر ئەو داخل لە دڵیان بوو تا 2003 ئەم شارە ڕۆژانە بۆردومان ئەکرا خەڵکی لە قاچاغەڕێ ئەکوژرا شەهید ئەبوو بەس بۆی قوتی موچەی زۆربەی ئەم کوردستانە بە تایبەتی ئیدارەی سلێمانی لەسەر داهاتی گەنجەکانی کشانی کفری بوو لەسەر خوێنی ئەوان بوو کە قاچاقییانە کرد و گومرک لێرەوە گومرکێکیان کە دەریانە کرد لە کفری بەرەو سلێمانی و گومرکێکی لەسەر بوو کە لە سلێمانیش و ئەچوو بۆ ئێران گومرکێکی باجێکی تری لەسەر بوو ئەمە هەمووی داهات بۆ حکوومەت هێرێم بەرامبەر بەوە ئەم پشتگوێ خستنە بۆ ئێمە زۆر بەداخەوە باش ئیتر چەند پێشنیارێکیشم هەیە ئێمە بەنداوێکمان بۆ کراوە بەنداوەکە بە هیچ شێوەیەک ئالەساس بەندایەکە بۆ گەشتیاریوانە کراوە بە هیچ شێوەیەک مقاوماتی گەشتیاری پێوە نییە دوو پرۆژە هەیە ئەگەر بکرێت یەکەم گەیاندنی کارەبای 24 کاتژمێری کارەبای بەردەوام بۆ بەنداوەکە هەم لەبەرەوەی فەرمانگەیەکی تایە فەرمانگەیەکی حکوومەتی تایە هەموو دایرەکان کارەبای بەردەوامیان هەیە و ڕۆژنایەکشی لەسەر ئینارە ئەو بلاجکتۆرانە یان لەگەڵ کارەبای ماڵانەیە خەڵکی وایە دەرەچێ بۆ گەشت و سەفرە کارەبا ئەبڕێ لەگەڵ ماڵانە تووشی ئەوە بین و ناحەیەکمانیشێ ناحەی زنانە نەوجول خەڵکەکەی وا چۆڵی کرد ناحەکە ینی باوەڕتە بزانام 30 ماڵی تیاماوە کەسی گوندەکان هەمووی چۆڵێکە بۆ لەبەرەوەی ڤۆڵتی کارەبایان ئێمە ئێستا لە کفریال سوپاس بۆخوا ڤۆڵتیمان 220 و 240 ئەوان 150 جاری وایە دێتە خوار سەد بە ڤۆڵتاجیش کارەباکەیان ئەوە نابێ هیچ بەئیش پێ بکە جا داواکەین ئەو وێزگەیەک پێویستی وەرە ئەوێ بەڕووناچی بە دەرکەوی باش کاسامە پێویستی بە وێزگەیەکە پێویستی بە وێزگەیەکی کارەبایە لە زیناناویش زۆر تەکلیفەکەی زۆر کەمە داوا لە وەزارەتەکەی خۆ بەکەم چکە من فەرمانبەرم لە سێکتەری کارەبا هاوڕێژاگەر بێت ئێرە مایکە قساکەی بەڵێ فەرموو زۆر سپاس بۆ کورسات وتان لێرە زۆر گرنگ بوو چونکە کورسات و یەکێتی نیشتمانی کوردستان خۆیان بە خاوەنی زۆنە کازانی کام کامیرە ئێرەیە گرنگ هەمووی ڕوودەمەکەمە کاقوبات چارەسەری ئەم شارە لە لای تۆیە بە نوکی قەڵەمەکەی تۆیە بەهێنانی چەند بەشێکی زانکۆی گەرمیان کە کفری لێ مەحروم کراوە بەهێنانی چەند بەڕێوەبەرایەتێکی گشتی کە کفری لێ مەحروم کراوە چونکە برادران قسەیان زۆر کرد قسە زۆر ناکەم کاک پاڤێڵ تۆ لە چەندین چاوپێکەوتنا بینیتمە ئەڵێی ناعەدالەتی لە کەس قبول ناکەم ئەم شارە لە 92 ستەم و زوڵمی لێکرێ لە قۆناغی ناعەدالەتی دەرچووە لە ناوچووری ئەم شارە ئێوە بەرپرسیارن پێشکەوتنی ئەم شارە و ڕزگاربوونی ئەمە بۆ ئێوە
گەورەترین هەلا لە دەستی خۆتانی مەدەن. زۆر سپاس. وەرێرە وەرە شوێنیە وەرە شوێنیە و تۆ بڕۆ سەر کورسەکەی ئەو جارێتە ئاوەرە زیاتر وەرە بە ڕووناچی کاکزانە سپاس بۆ هاتنتان حەزەکەم بەوە دەست پێ بکەم لە سەرەتاوە زۆر دڵت پڕە بەڕێزان بنەماڵەی مام جەلال تاڵەبانی و بنەماڵەی مەلا مستەفای بەرزانی و حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری ئەم شارن چۆن بەڵێ ساڵی 1963 لە شەڕی قاتەکانی کفری داستانی بەردەڵێ ڕێژان حەوت دەبابەی حکوومەتی ئەو کاتە هاتن بۆ قاتەکان پێشمەرگەکانی ئێمە بە تفەنگێکی سادەوە بەرگریان لەو خەڵکە کرد ئەو دەبابەیان شکان پێشمەرگەیەکی ئێمە بەدیل گیرا چیرۆکەکەی گەورەتەمەنەکان ئەزانن شەید عەبەئامە جەیش خستیانە ژێر ملی دەبابە وتی گوێن دەبە مەلا مستەفا ئازادت ئەەکەین وتی من هاتووم خۆم شەهید کەم لە ڕێبازەکەی مەلا مستەفا کوڕی شارەکەی من گوێنی مەلا مستەفا نەدا و دەبابەکە بەسەر لاشەکەیان ڕۆی ئەمە قەرزارەکەی ماڵ مەلا مستەفا لە ساڵی 2009 وتیان مام جەلال تێبۆ کفری مام جەلال هات بۆ پارکەکەی کفری هەموو خەڵکی ئەم شارە بە پێ چوین بۆ پێشوازی مام جەلال بەرپرسەکانی ئەو کاتە بەرپرسەکانی ئەو کاتە مام جەلالیان بە شەقامە خۆشەکانی سەردەمی بەحسا برد بۆی نەڵێن کفری وێرانەیە حکوومەتی هەرێم چۆن قەرزاری ئێمەیە 32 ساڵە ئێمە پەرژینی کوردایەتین ئێمە درع و قەڵغانی کوردایەتین ئەگەر ئێمە دەست لە کوردایەتی بەردەین پرۆسەی تەعریبی لەسەرخۆ بەردەوامە ئێستا نزیکەی 2000 ماڵی عەرەبی ئاوارە تەکریم و تەعزیمەکرێن قوتابخانەیانێ لێرەن کللتوری خۆیان ئەپارێزن من بە پیاوی ئامارەکان ناسراوم کەس حەز ناکە ناخۆشی شارەکەی خۆی بڵاو کاتەوە بڵێ پێم بڵێ هەندێک ئامارم پێ بڵێ هەندێک ئامارە بە تۆی ئەڵێم بڵێ من وەک نووسەرێکی سربەخۆ ئەمەم داتا کردووە لە ناو جەرگەی بازاڕی کفریە لە هەلاجەکان تا قاوەخانە ئامادەی بەردەم گەورەترین دادگایم کە 128 دوکانی خاڵی هەیە لەسەری نووسراوە بۆ کرێ و کەس نایگرێ کرێی مانگانەی لە 5000 تایەتی هەتا 90,000 مۆڵمان هەیە بسودوو دوکانی تایە لەسەرەوەش خاڵیە ئەڵێ وەرە من بە ساڵی 200,000 بدەمێ ساڵی 200,000 ئەم مەرجی ئابوووریە کاک ئێزانە ئەو بەڕێزەی کە ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانە لە ئێمە باشتر کێشەکانی ئەم شارەزانێ خۆی 4 ساڵ و دەمان قایمقامی ئێرە بووە باشە ئەمە ئامارە بۆ تۆی ئەخوێنمەوە بڵێ لە کۆی 19,769 دەنگ دەر لە شاری کفری بە هەموو حزبەکانەوە 5,029 دەنگیان هێناوە تەنها ئەمەد بۆ تەواوەکەم 5,029 دەنگ کەمترە لە 120 هەموو دەنگ دەران یعنی 180 ئەم خەڵکە هەموویانی ناوێت چونکە بە هەموویانەوە بێدەنگن ئەمە ڕاستیە کە بە تو ئەڵێم بەرپرس هەیە لە ئاستی باڵا وتێتی خەڵکی کفری زۆر پیاوند هیچیانیش بۆ ناکەین و دەنگمانە دەنێ بەڵام ئەو باوکە مرد هەرگیز دەنگ بە سنووقی دەنگدانە ناکەین بۆ هیچ حزبێ کۆتا قسەم ڕووی دەم لە قیادەی حرەکەی کوردی یەکەم ئەگەر ئێوە هەن ئەم شارەتان لا گرنگە ئێمەتان ئەوێ ئێمە 26 خاڵ داواکاریمان نووسیوە کوڕی شارەکەین و ئەزانین چۆن چارەسەرەکرێ وەرنە سەرخەت چیتان پێکرێ فەرمونون چیتان پێ ناکرێ بۆ داهاتوویەکی نزیک داینن ئەگەر نا ئێمە چارەسەری شارەکەی خۆمان ئەزانین چێ و ڕاپرسی بۆکەین زۆر سپاس وەرە وڵاتر وەرە پێشتر وەرە پێشتر سەرەتا بە ناوی خۆی گەورە میهرەبان من وەکو تاقانەیەکی ئەنفال و ئەندامی کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفال تاقانەی ئەنفال بەڵێ تاقانەیەکی ئەنفال و لە بواری ئەنفال کار دەکەم دیارە ئێمە وەکو کەسوکاری ئەنفال کراوان و وەکو نوێنەری کۆی کەسوکاری ئەنفال کراوان ئەم شارە قورسایی ئەنفال لەم شارایە بۆ ئەوەی ئێمە ئامارەکان لامانە 1253 وارسی ئەنفال لەم شارە هەیە لەن قەزا و نەحەکان لە سەر بە قەزای کفری
چل تاقانەی ئەنفالێت تاقانەی ئەنفال بریتە لەوەی خوشک و دایک و باوک و برای لەدەست داوە بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بەدەستیان قەس ئەم شارەی پەراوێستوە من ڕووی دەمەکەمە سەرۆکی حکومەت و تیمی ئەنجومەنی وەزیران هەموو لایەنەکان بەرپرسیارن لە ئاستی ئەم شارە وەکو ئاماژەیان پێدا هاوڕێکانم کە سوکاری ئەم شارە هەمویان ئاماژیان پێدا لە هەموو خزمەت گوزارەکان بێبەشین لە ڕووی نەخۆشخانەوە ئێمە بۆ سەرێشەیە بێ بڕۆینە شاری کەلار ئەبێ هەموو نەهامەتەکان هەموو نەکبەتەکان بۆم شارە بێ ئێمە شۆڕشمان کرد باج ئێمە لە لادیەکان باج و ڕسومات و چێشتخانە و تێلمان بۆ شۆڕشمان کردە هەرێممان کردە حکومەتی فدراڵی بەداخەوە شارەکەی من نەک هیچی بۆ نەکراوە پەراوێست خراوە ڕووی لە تعریب کردەوە من ڕووی دەمەکەمە ئەنجومەنی وەزیران تخوا حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەت ئەم داواکاریە لەم شەقامە بکرایە بۆ مادەی 140 بۆ کورد بوو بایەتە دەوڵەت داداوای شتی سەرەتایی بکەین تخوا خزمەت گوزاری سەرۆکی حکومەت شتەی من داوایکەم من داوای خەسەخانە بکەم مافی سەرەتایی منە منی کە سوکاریان فاکراوان لەم شارە زۆر نەکبەتی مادی زۆری نەهامەتی مادی من چەند جارێک سەردانی پەرلەمانم کردووە پیان وتوم ئێوە کە سوکاریان فاکراوان هەموو شتێک بەڵێ کورتی کەیتەوە ئەڵێن ئێوە خاوەنی ئەم حکومەتەن خاوەنی ئەم وڵاتن بەداخەوە نەک خاوەنی ئەم وڵاتەنین و خاوەنیم حکومەتەنین وەکو خێکێکی بێوگانشت تەماشا ناکرد وەک پێشتر ئاماژەیان پێدا حکومەتی عراقی لە ساڵی 1986 بۆ نمونە باسی دەکەم یەکێ لەم شاری کفریە کوڕەکەی لە حربی ئێرانە تیا دەچێت وەختێ تێتەوە ئەڵێ خانوم بۆ بکەن بە وەستایەکەڵێ ئەڵێ تۆ ماڵ دڕناوە ئەڵێ حکومەتی عراقی ئەوەنە پاداشی کردم و سیارە و پارەی پێیاوم شەیدەکەم لە بیرۆچوە بەداخەوە ئێمە ڕوو دەمەکەینە حکومەت ئەوایە وان نبووە ئەوایە شتێکی دەست خۆش مایکەکەم دەیتەوە قساکەی ئەوەرە شوێنی خۆ قساکەی سەدێم مایکە دێن باش بەڵێ دەستان خۆش بێ بەخێر بێن سپاس ئەم شارە پێویستی بە سێ چین هەیە بۆ ئاوەدانکردنەوە و هەلی کار سەرەتا پێویستمان بە عیلاجی خێرایە عیلاجی خێر ئێمە پێویستمان بەوە نییە 50 تیپی وەرزشی فاین لەو شۆرتی بدرێتی پێویستمان بەوە نییە قوتابخانەیەک نوێژەن بکرێتەوە پێویستمان بەوە نییە جعدە و ڕێگاوبانەکانمان بۆ قیرتاو بکرێت ئەمە مافی تاکی هەموو هاوڵاتێکە لەسەر کوورە ئەرزیە کفری نیەتی بێوە کۆڵانەکەی من قوڕ بە زستانە هەتانی وەقەوتە لە هاوینیشا خۆڵەت خنکێنی نامەوێ مەیکە دەست خۆش بێ مەمنوتم حکوومەتی هەرێمی کورسان کە کورد بە خوێن بە پەتی ئەعدام ئەم شارە چەندێ پەتی ئەعدام لە ملی کراوە گەنجەکانمان بە خوێن بە پەتی ئەعدام بە زیندانی لەگەڵ شۆڕشا بووین بۆ بەدیهێنانی حکوومەتی کوردی بەڵام ئێستا ئێمە و کەسوکار و نەوەی داهاتوومان ئاواتەخوازین حکوومەتی کوردیمان نەبینایە بۆ لە دژایەتی کوردایەتی نییە لە دژایەتی حکوومەت نییە ئەو بەرپرسانەی کەوا تعدایان لەم شارە کرد ئەو حکوومەتە کە تعدای لەم شارە کرد بۆیە ئێمە لێی ناومێدین و منی سەداوەنە لە حکوومەت ناکەم من هاتوومە بۆ پشتگیری لە کەسوکارەکەم لە کوڕەکانم لە ئامۆزاکانم لە قەومەکانم هاوشاریەکەی خۆم بۆەوە هاتووم چونکە زۆر ڕەش بینم دوو پرسیارم لێ بکە بڵێ هەنگاوی یەکەم چییە بۆ چارەسەرکردن و هەلی کاری ئەم گەنجانە و ئەوەیشی کە لە ماڵە عیلاجی خێرا عیلاجی خێرا چییە عیلاجی خێرا پێم بڵێ بە کورتی عیلاجی خێرا لە هیچ دنیا نییە بە ساڵ و 2 ساڵ کۆتایی پێبێنە فەرم و ئەوە هەلی کار بۆ ئێوە ئەتوانێ حکوومەتی هەرێمی کورسان لە تەمەنی 18 ساڵیوە تا کۆتایی مانگانە 150,000 گەنجەکانمان بۆ ئەوەی سەرەتا ئەمە عیلاجی خێرا دوای عیلاجی خێرا ئەبێ عیلاجی ناوەندمان بێ عیلاجی ناوەند چییە ئەوانەیە کە معمەلێکی گەشت بۆ ئەم شارەدا بنرێت هەلی کار معمەل و مەسانع و وەبەرهێنەر بێ ئەم شارە ئەمە عیلاجی ناوەندیە عیلاجی کۆتایی معامل و مەساڵح و وەبەرهێنەر لەم شارەوە بڕا بۆ شوێنێکی تر یەک کۆتا قسەم شار چییە شار ئەوەیە کە بە ڕۆژ 10 ملیۆن نفوس بێ شەو بێتە 2 ملیۆن بۆی خەڵک بڕژێتە ناوی هەلی کاری بۆ دروست بێ بەڵام بەداخەوە پێشەوانەیە کفری بە ڕۆژ
2 ملیۆنە بە شەو 10 ملیۆنە چونکە وەکو فندق مالیاتە لە شارەکان پێیەکەی تێ لە کفرەی خۆی دەست خۆش سپاس دەکەم ئەگەر ببوورە لەبەر میوانەکانم زۆر بە کورتی پەیامێک هەبێت هەر لە شوێنی زۆر بە کورتی بێ خۆش بێ ئێمە وەک دانیشتوانی خەڵکی کفری گلەی زۆرمان هەیە لە بەرپرسەکانی خۆمان و لە ئیداری گەرمیانیش بەنسبەت بەرپرسەکانی خۆمانەوە گلەیەکەمان ئەوەیەکەوە ویستیان کارگەیەکی ئاسن لەم شارە دروستکەن بۆەوەی کەوا ئەم گەنجانەکەەوە ئێستا ئەوە ماوە 11 ڕۆژە لە ژێر ئەو خێمە گەرما دانیشتون شەو ڕۆژ لێرەن کە بۆی هەلی کاریان بۆ بڕسێ بەڵام لەم شارە جێگەیان بۆی دانە نابەوەی کەوا لە دەور و پشتی کفری نێزک بێت و شتێکی تریش لە ئیدارەی گەرمیان بەرێوبەری عەفوەن ئیدارەی گەرمیان خۆی لێرە قایمقا بوو بۆ ماوەی 4 ساڵ ئەزانێ معاناتی خەڵکی کفری چیە وەڕێ ئێستاکە معاناتەکان هیچ جێبەجێ نەکرێ وا شتێکی تریش یەک چێترێژم یەک خولەکتر ئەوانەی کەوەی سەدا لە خواری کفریەوە کەرتی تلیشانی پێوترێت و هەمان شێوە لە کەلاریش لە خوار و هەیە عید هەر عید قەزای کفریە لەورانە هەموو پرۆژێتیا جێبەجێکرێت لە کفری نایەن یەک پرۆژێتیا جێبەجێ بکرێت ئەمەش ینی هەمووی بەرنامەیە بۆ ئەوەی کەوا کفری پشتگوێ بخەن کەوا هیچ سەرکەوتو نەبێت بۆ ئەوەی کەوا خەڵکەکەی زیاتر چۆڵی کەو بارکات دەستا خۆش کاکیلا بە کورتی پامێک بگەینە میوانەکانم زۆر وەستا سەرەتا بەخێر بێن من لێرەوە ئەمەوێت بە دوو خاڵ پامەکە بگەێنم سەرەتا یەکەمیان ئەوەیە کاک پاڤێڵ من ئەمەوێت ڕووی دەمم لە تۆ بکەم لە کورتە ڤیددیۆیەکە لە پەیوەندیکی تەلەفۆنیە کە ئەیبینین کەسێکە لە بازاڕی دۆلارەکەی سلێمانیەوە پەیوەندیت پێوە کاتەڵێت کێشەیەکی ڕێگریمانەیە کێشەیەکمانەیە لە مافیاییە ئەو مافیایە کاڵێ بۆ خۆمیدانێ لە لای ئێمەیە زۆر باوە کاتێکاڵین پرۆژەیەکەکەین لە کفریە ئەڵێت تۆ پرۆژەکەت سەر ناگرێت لەبەرەوە بێت بەرپرسێکت لەگەڵا بێ من پێم خۆشە لە بەرپرسەکان لە ئەندامەکانی خۆت پرسی من ئەینە لە کادە یعنی بە ڕاتبێکی ئەندام کۆمیتەی یا ئەندام مەڵبەندی 400,000 یان 900,000 خانوویەکی سی دەفتەری ناکرێ پێم خۆشە ئەو خاڵیان بۆ تۆ جێبێڵم وەکوڵی کە ئەوە کاری خۆمە پرۆژە من پرۆژەم تەقدیم کردووە بەڵام لە سەرەتای تەقدیمکردنەکەەوە پیان وتوم وەرە خۆمان کێشە ئیدارەکانت بۆ چارەسەرەکەین ئەوە بۆ خۆی جێڵم دووەم خاڵیانیشەوەیە کە من ئەمەوێ باسی کەم باسی لایەنی تەندروستیەکەم لەبەرەوە خۆم لایەنی تەندروستیم تەواو نییە تووشی خوێنبەربوونێک بووم لە خەستەخانە لە مستەشفای کفریەوە تەنانەت نەیانتوانی شتێکم بۆ بکەن کە حاڵەتەکەی من حاڵەتێکی بڵێن جیاواز بوو جگەلەوە تاریە بوو خوێنبەربوون بوو بۆ بەسیترین شت و گەورەترین شت ئێمە ئەبێ ڕووکەینە کەلار سەرڕای ئەوە هەنێک جارە بێ ڕووکەینە سلێمانیش هیوادارم لێرەوە هیوادارم سەرەتاترین ماپ ئەویش نەخۆشخانە و چارەسەرە کە چاوێکیان لە کفری بێ دەست خۆش کاکە هیلال زۆر سپاس دەست خۆش بێ سپاس دەکەم وەرە لای من بووە ئێستا مامۆستا ببوورە زۆر وەساند من بە گەوری خۆتان ببورن بەڵام هەوانش هاوڕێ و کاریەوەن دوا سەرنجی تۆ چییە؟ وەڵایی دەنگم هەیە؟ بەڵێ دەنگ هەیە دەست خۆش بێ لەشتا ساغبی وازم ئەشێت 10 سعات 20 سعات ئەم سامانە مرۆیە بەهێزە بەخۆتە تەسەور ناکەم لە کەم شاری کورسانە بێت ینی هەمویان ئەمان هەمویان مای شانازین ینی یەکێک لەو شتانەی جگە لە خاک و خۆڵ و ئاو کە مرۆڤە ئەتوان بڵێم دەگمەن شار هەیە لە کورسانە خەڵکی ئاوهای بلیمەت و لێ هاتووی تێدا بێت بە دەگمەن خەڵکی وایە هەمووشتان تەواوکەری یەکترن هەر یەکە و سێکتەرێک باسەکە یعنی ئەگەر ڕێژیش کەوتنا هەراوە قسەت ئەوەی من مەبەستمە لە دوو خاڵ کورتیەکەمە زۆر کاکە محەممەد بەرزان باز زانکۆی کرد بە بڕیاری 1940 و 1945 بڕیاری هەردوو زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان و ئاکرێ دەرچوو لە ئاکرێ هەر دەست بەجێ ئاکرێ و شێخان چۆن ئەوەی گرفتەکەی ئێرە و کەلارە هەیە ئاکرێ و شێخان هەمان گرفتیانە بوو دەست بەجێ فەرمانی سەرۆکی زانکۆ و عەمیدی دوو کۆلێژ بۆ شێخان لەگەڵ پەیمانگایەک بۆ شێخاندانرا لەگەڵ ئاکرێش دەست بەکار بوو تەنانەت لە دوو کۆبوونەوەی ئەنجومەنی وزارەتی خوێندنی باڵا بەشدار بوونە بەڵام تا ئەم ساتە بەداخەوە ئەو ڕۆتینەی لە گەرمیانە هەیە لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەو ڕێتینە بۆتە هۆکاری ئەوەی قسەی ترمەیە قسەی ترمێ ئەو ڕێتینە بۆتە هۆکاری ئەوەی
کفری باوکشتێ ئەو ڕۆتینەیە کفری باوکشتێ من دووەم پەیامم بۆەوە بەرهێنەرەکانەیە دەوڵەمەنی کفری جگە باێمە هەموو فشارەکە لەسەر حکومەندەیە ئێمە دەوڵەمەندمان هەیە لە دوبەی پرۆژێ هەیە دەوڵەمەندمان هەیە لە ئەستەمبول پرۆژێ هەیە دەوڵەمەندمان هەیە نیوەی دەوڵەمەنی سلێمانی هەولێر خەڵکی کفریە بەداخەوە هەر غیرەتی ئەوەیان بیگرێت 12 ڕۆژە میمزا خاڵۆزا ئامۆزایە لەژێر قرپەی گەرمایە ملیۆنە دۆلاری 2 میلیۆن دلارە یعنی 1 میلیۆن دلارە یعنی خاوەن دەخانیش بی هەرە بیتە لە ناویە خانوێژی خۆ ناچ لە ناو دەقە برۆ ئەو پرۆژانە با قازانجێکی کەمیش بێت ئەو پرۆژانە بێنە لە شارەکەی خۆت لە ناو کەسوکاری خۆت مامۆستا دۆز پاس کاک ڕۆڤان ببوورە دوا سەرنجی تۆ دواسەرنجی من ئێمە بیر لە چارەسەر بکەینەوە چارەسەرەکان لەو خاڵانەی ڕێکخراوی پاڵپشتی و مانگرتوان زۆر ڕوونە لە 2014ەوە 18 پرۆژە لە کفری لە کار کەوتووە حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزارەتە معنیەکان ئەتوانن ئەو پرۆژانە بەگڕ بخەنەوە هیچ نەبێت ئاهێک بەدڵی ئەو خەڵکا بکە و لە بابەتی وەبەرێنان کە ئێستا بەداخەوە بەرێنان فۆکس کراوەتە چەند شارێک کفری پراوێز خراوە لەوە بەرێنان ئەبێت لە هەندێک باج و ڕسوماتەوەوانە کفری ئیسیسنا بکرێ و حکوومەتی هەرێم دووبارەیەکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو تیمە وزارەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان بێنە سەر خات خەمخۆر بن بودجەیەکی تایبەت بەدەر لەو بودجانێ هەیە دا بنرێ لە ئەنجومەنی وەزیرانەوە هیچ نەبێت بۆ ئەوەی بەشێک لە داواکانی خەڵکی کفری جێبەجێ بکرێ ئەمە نەکرێ کفری وای لێ دێت ڕۆژێک بڵێن کفریمان بوو سوپاس خۆش کاک مامۆستا سۆران دوا سەرنجی خۆ دوا داواکاریت زۆر سوپاس بەڕاستی بەرنامەکەت تایبەت بوو وەمزانیم بەرنامە ئەبێ ئێمەمانان تەرحی قەزەیگە بکەن باسی هەموو سێکتەرەکانت کرد ئەگا لێبێ لە شاری ئەدەبیاتی لە شاری کفریت ئەم شارە بۆ خۆی هەمووی ئەمە ڕێکەوتن نەبووە هەموو تێگەشتنە هەریەکەی لەلایەک و لەسەر سێکتەرێک شتێکیان نەهێڵاوەتەوە بڵین من یەک شتێکم هەیە لەسەر بەنداوی باوەشا سوار دوێنێ سەردانی ئاگرکوژێنەوەمان کرد لەگەڵ کاگەبوجیادا بۆی بین سارەیەکیان بێنین تەنکەرێکیان بێنین ئێرە بشوێن و بۆی بەرنامەی تیا بکرێت و ئەنا طبعا باسی گرفت و معانات کرا یەک لە معاناتەکانیان طبعا لە بەنداوەکەی ئێمە تیمێکەن تیمی غەواسن ئەم تیمی غەواسە تیمێکی فریاگوزاریە بۆ حاڵەتی خنکان طبعا خێری بەنداوی باوەشاسوار بۆ ئێمە لە خەڵکی کفری تەنها خێر نەبووە شەڕ بۆ 6 کوڕی گەنج تا 8 کوڕی گەنجمان لەو بەنداوە خنکاوە و تیاچووە ئێمە ئەو دوو بەلەمەی کە لە بەنداوەکە شەمان یعنی ژیانی ئێمە ئەوەندە بەسیتە بەلایەنەوە ئەو دوو بەلەمەی کە لە بەنداوەکەی هەردوو بەلەمەکە ماتۆڕی نییە یعنی بۆیە ئیلامێ بە مردن ڕزگار بکرین نابێ بەزونێت ڕزگار حەزەکەم عفوکە بە یارمەتیت بە ئەم ئینە تەواوکەم و ئەو بابەتانەی ئێکە لە کفریشا هەیە بابەتێنێکن ئەوەندە گەورن ئیلا عیلاجی تەنها لای قوبات تاڵەبانی لە لای مەسرور بارزانی ئەگەنا هیچ عیلاجێک لە لای قایمقامی کفری نیە لە لای شارەوانی کفری نیە لە لای ئیدارەی گەرمیان نیە ئەمانە هەری کەس بەشی خۆی کەم تەرخەم بوو لە بەرامبەر ئەم قەزیانە بەڵام ئەگەر هەریەکە لەو دوو بەڕێزەی ناوبرد بیانێنی تەکفریە لەمایان پێکرێ دەستان خۆش بێ دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانەکەم کە قسەی دڵی ئێمەیان کرد بەڵام من لە کۆتایاڵێم ئێمە 26 خاڵی ئەم جەماوەرەمان لەسرە لایە کۆڵ نادەین و بەردەوامین لەسەر جێبەجێکردنی ئەم 26 خاڵە قسێکم بۆ بکە بە کورتی وەرێنە دوور نەکەویت تۆ من مامۆستام تااقەت قسەی فەلسەفیات شم نییە واقعاً ڕێک ڕوون یعنی حکومەت بە هەموو ڕایۆشکارەکانیەوە برا چەند کە سالەیرە خەڵکەکە کێ لە نانی کەمبی کێ لە ئاوی کەمبی کێ لە شتێکی کەمبی بە سوال و سیەقە توانیمان ئەمە ئەم ساحەیە بۆینە ڕێوە حکومەت بێت چاو لە ئێمە کە با دەرسدان دەین لە کفری شاری وەزیرانەوە لێرە یەک ئەو خەڵکانەی هەمووی لە دەوروبەری ئێمەن و لە ناو بەرنامەکەن هیچی بە داواکاری ئەمە ناتون هەمویان لە معاناتی خۆیان 12 ڕۆژە لێرن هەمویان دڵیان شکاوە بەڵام هزریان لای نیشتیمانە هزریان لای خەمە گەورەکانە لە کۆی بەرنامەکەوێ ڕای هەموو دڵشکانەکانیان بەڵام ئازاری کەسیان نەدا تەشیریان بە کەس نەکرد هەمویان بە زمانی گوڵ پێوتن ئێوەش بە چەپکە گوڵێک وەڵامیان بدەنەوە خزمەتی کفری بکەن با ئەم بەرنمەیە تەنها بەرنمەیەکی مێدیایی نەبێ بەڵکو هەموو بە ڕێزانەی پامیان ئاراستەکرا لە سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان لە جێگری سەرۆکی حکوومەت لە
سەرۆکی حکوومەت شتی جەزری و بنەڕەتیان پێشکەش بکەن ئەمانە هەموو گەنجی ئەو نیشتیمانن ڕەهەند لەگەڵ هاوکارەکانم کۆتایی پێهات ئێوەش هەمووتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.